الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس وتاری هەینی کەوانەی هەفتەیە پێویستە پەیوەست بێ بە بابەتی گرنگی ڕۆژەوە، گرفتەکان دیاری بکە چارەسەریشیان بۆ بدۆزێتەوە. وتاری هەینی ئێمەی موسڵمان دڵنەوایی بێ، ئومێدبەخش بێ، لە هەمان کاتیشە هۆشیاری بدا بە موسڵمانان لەو پێشهاتە سەختانەی کە چاوەڕێ دەکرێن بێ. بەشیرا وەنەذیرا وەداعیا إلى الله بإذنه وسراجا منيرا. صفاتی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم کە دەبێت لە منبەرەکەیەوە هەمان منهەج هەبێ. مژدە دەدەین، ئاگاداری و هۆشیاریش دەدەین، بانگەوازیشمان تەنها بۆ یەک مەبەستە إلى الله، تەنها بۆ لای الله خەڵک بانگ دەکەین، نەبووە لای خۆمان، نەبووە لای هیچ کەس و لایەن و حیزبێک. وتارەکەی ئێمەش هەر لە ماڵی خۆمانەوە وەکو جاران لەم منبەرە ئازادەی خۆمانەوە لە ماڵەکەی خۆمانەوە کە کردومانە بە مزگەوت الحەمدولله، منەتی هیچ ئەوقاف و وەزارەتێک و بەڕێوەبەرایەتی و حیزب و لایەنێکمان بەسەرەوە نییە، بەس فەزلی خوانە بێ. بەدەنگی دلێر و بوێر الحەمدولله وتاری خۆمان دەخوێنینەوە بۆ ئێوەی خۆشەویستان و بینەران و بیسەران. وتارەکەم پەیوەست دەکەم بە لافاوەکەی چەمچەماڵەوە. دوای 10 ڕۆژ لە لافاوی چەمچەماڵ، تەکیە، شۆڕش، پیرەمەگرون، بازیان، کەلار، کە باس و خواسی هەموو کەس و هەموو کەناڵێکە. الحەمدولله دوای وشکە ساڵی بارانی ڕەحمەتی پەروەردگار بەسەر زەویدا باری، خاکمانی تێراو کرد، دڵ و دەروونمانی تێراو کرد، بەڵام بە کۆی گشتی نزیکی 3000 ماڵ و دووکان و کۆگا و پرۆژە زیانمەند بوون. ئەم لافاوەی کە هات و هەمومانی داچڵەکاند، غەزەبی خوای پەروەردگار نییە، ئەمە ڕەحمەتی خوای پەروەردگارە. لەم وتارەدا ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ دەکەم. لەم سەردەم و ڕۆژگارەدا کە ڕووداوەکان چرکە بە چرکە لەبەر چاومانن، هەر ڕووداوێک لە شارەکەی خۆتدا، لە گەڕەکەکەی خۆتدا، لە وڵاتەکەتدا، لە هەرێمەکەتدا، لە وڵاتانی دەوروبەر و تەنانەت هەموو جیهاندا بەردەوام پەخشی ڕاستەوخۆ تیڤیەکەت بکەوە لە ماڵەوە، لەسەر شاشەکە بە پەلە نووسراوە ئەم ڕووداوە ڕوویدا. تیڤین نییە و سەیری ناکەی، لە ناو تۆمبیلەکەتدای، لە ڕێگادای، لە دوکان و شوێنی کارەکەتدای، مۆبایلەکەی گیرفانت لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە، لە ڕێی ئینتەرنێتەوە چرکە بە چرکە لە هەموو هەواڵێک ئاگادارت دەکا کە بەداخەوە زۆربەی ڕووداوەکان ناخۆشن. ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا و ئەوەندە کەس مردن. ڕۆژی چەند جار پەنا دەگرین بەخوا، خوا بمان پارێزێ لەگەڵ موسڵمانان. ئەمە دەبینی لە شاشەی مۆبایلەکەتەوە، لە ڕێی شاشەی تیڤی ماڵەکەتەوە، کارەساتێکی سەختی هاتوچۆ ڕوویدا و ئەوەندە کەس مردن و بریندار بوون و بوونە قوربانی. ئاگرکەوتنەوە ڕوویدا و چەند کارمەند، چەند خۆبەخش سووتان بەداخەوە، بە چەندەها دۆنم داری بە نرخی بەڕووی وڵاتەکەمان کە هەیەنە 1000 ساڵە بوو بە خۆڵەمێش، بوو بە خەڵووس. نەخۆشێکی هەژاری چاو بە فرمێسک لە تەلەڤیزۆنەکە و لە ناو شاشەی مۆبایلەکەتەوە دەبینی. هەواڵی موچەی فەوتاو، کەسێک کە خۆی و خێزانەکەی و بنەماڵەکەی و منداڵە چاوگەشەکانی ئەوەی هەیەی لەم وڵاتەدا موچەکەیەتی بەردەوام دەدرێ بە گوێیدا، تۆ چەندە قەرزاری کرێچی داماوی نەبووی گیرفان بەتاڵی، ئەوە جگە لەوەی کەوا چەند موچەت پاشەکەوت کراوە و نیوە موچەت بڕدراوە، ئەوە 2 موچەی ئەم ساڵیشت
لە سلێواری مەرگایە مردار ببێتەوانێ و لە دەستی بدەی. ئەو کەسەی کە گیرفانی بەتاڵە هەز بەم هەواڵە دڵتەزیانە دەکا. نای ئەعلامیەکانی تەلەڤیزۆن کە بۆ خۆیان موچیان باشە، نە ئەوانەش کەوا بەرپرسانی ئەم وڵاتن، چونکە قەت گیرفانی بەتاڵیان بە خۆیانەوە نەبینیوە، زۆر بە ئاسانی دەڵێ وەڵا لەوە دەچێت دوو موچە بفەوتێ. ئەو وشەی کە دەڵێن دوو موچە دەفەوتێ بەرژ گیرفان بەتاڵێکی خاوەن خێزانی پڕمەسئولیەتی بێواریدات و بێپارەی قەرزە هەست پێ دەکا کە چۆن کسپە لە دڵ و جەرگیەوە دێنێ کە دەڵێت چاوەڕێمە بە موچەی دوو مانگت فەوتە. ساڵی داهاتوش لەوە ناچێتەوە باشتر بێ. ئەزانی ئەو هەواڵە چەند جەرگ بڕ و چەند ناخەژێنە؟ هەواڵێک دەبینی فڵان کەس دوای 70 ساڵ تەمەن 50 ساڵ خزمەت لە حکومەتدا لە سەرەی خانەنشینی وەرگرتنی چەند سەد هەزارێکا بۆ موچەکەی چاوەڕێ بوو، مرد و وەری نەگرت. هەواڵی ئەم سەردەمەی ئەم ڕۆژگارەی ئەم ڕۆژانەی خۆمان، ئەو هەموو ماڵە، ئەو هەموو دوکاندارە، ئەو هەموو کۆگایە، ئەو هەموو کێڵگەی پەلەوەریە، ئەو ئاژەڵدارە کە هەموو سەرۆت و سامانەکەی ئەوەندە بوو، ئەو ناوماڵەی کە بە چەند ڕەنجی چەند ساڵی حەڵاڵ ژن و مێردێک و چەند منداڵە کۆیان کردبەوە، سێ دەکەی پڕ لە قڕ و دیتە، بەس بیهێنە بەر چاوی خۆت سوراحەیەک ئاو لە ماڵەکە تا بڕژێ، خانوەکەت چەند سەقفەکەی کونێکی تێبێ و چەند لۆپە ئاوێک بێتە خوارەوە ژیانت چەند ناڕەحەتە. ئەی ئەگەر شوێنێک نەبێ لە ماڵەکە تا لێی دانیشی، ئەگەر نەکچی منتۆیەک و کاشیەک بەڵکو لە چەند سانتیمەترێک قوڕاوی تێدا بوو بۆت پاک نەبێتەوە، هیچی شت بۆ دەرنەچوو بێ بەس کارە ساتێک بێ. هەموو ئەو ڕووداوانەی کە عەرزم کردن چرکە بە چرکەی هەر یەکێک لە ئێمە دایان بیستین و دایان بینین، هەمووی تاقیکردنەوەیە بۆ تۆی موسڵمان، تاقیکردنەوەیە بۆ ئیمانت، تاقیکردنەوەیە بۆ ویژدانت. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. بەخوا ناچینە ڕیزی ئیماندارانی ڕاستەقینەوە تا ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆماندا جێبەجێ نەکەین. ڕابەرمان، سەرکردەمان، چاوساغمان، پێشەوای دنیا و قیامەتمان محەممەد صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیمانی هیچ کەسێک لە ئێوە، ئەحەدوکم من، تۆ، فڵان فڵان لەگەڵ یەک بە یەکمانێتی، پێوەری ئیمانی خۆت بخوێنەوە. ئیمانی هیچ کەسێک لە ئێوەی ئومەتم تەواو نابێ، ناچێ پلە بەرزەکانی ئیمان و پلە بەرزەکانی بەهەشتەوە تا ناخدوای لێنەیە ئەوەی کەوا بۆ خۆت پێت خۆشە بۆ هەموو برا خوشکێکی موسڵمانیش پێت خۆش بێ، و ئەوەی بۆ خۆت پێی دڵگرانی ئەبێت لە ناخەوە ببینینی مەئسات و ناڕەحەتی هەر ئیماندارێکی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم پێی دڵگران بی. لأخيه، خۆ ئەگەر مسلمانیش نەبێ، هەر ئاینی و بیر و باوەڕیت هەبێ، گرنگەوەیە مرۆڤە، لە مرۆڤایەتیدا هەر براتە. واللهی لە ئەمریکا، لە رووسیا، لە ئوسترالیا، لەو سەری دنیا، لە باشووری زەوی، لە باکووری زەوی، لە بەستەڵەکی زەوی ببیستی مرۆڤێک برسیە، مرۆڤێک چاو بە فرمێسکە، مرۆڤێک ئاوارە و دەربەدەرە و ماڵەکەی لافا و بمە لەرزە لێداوە، ئەبێت لە ناخەوە بهەژەی، ئەمجا ئیمانەکەت تەواوە. و ئەگەر ویژدانت نەجوڵا، نیشانەی ئەوەیە ویژدانت مردووە. ئایا تۆ لە کاتی بینینی ئەم ڕووداوانەدا دەگری؟ جارێک بۆ فرمێسک بە چاوتا بێ لەگەڵ ئەو خاوەن فرمێسکەی کە لە تیڤیەکەت و لە شاشەی مۆبایلەکەتەوە دەیبینی؟ ئایا ئەو خەمبارە لۆچ کەوتۆتە نێو چاوانی تۆش خەمێک ڕوخساری داگرتی؟ ئایا دەستبارت گرت بە ئەندازەی توانای خۆت دەتوانی 5,000 بدەی؟ ئایا هیچ دەرفەتێکت بۆ بەخشین لە ماڵی خۆتا دەرکرد؟ دەگری خەمباری دەستباری ئەم سیانەت هەبوو، ئیمانت تەواوە، ویژدانت زیندووە، یان پەنا بەخوا بێخەم و بێباکی. بەخوا هەیە ئەو هەموو ڕووداوە دەبینێ ئەسڵەن باکی پێینەڵە پەیوەندی بە منەوە نییە، هیچ خەمێکی لێ ناخوا و لە قاقاول و تەجێڕانەوەی خۆی ناکەوێ. ڕووداوێکی گرنگ کە هەمیشە باس دەکرێت لە مێژووی پڕشنگداری ئیسلامدا، زانا و پیاوچاک دانا و زانای ئومەتی ئیسلام شێخ سری سەقەتی
فەرمووی 30 دانە ساڵە 3 دەیەیە بەردەوام دەڵێم ئەستەغفر الله، هەر ئەوە نا بەس تەسبیحەکە بڵێم ئەستەغفر الله ئەستەغفر الله، هەمیشە لە ناخی دڵەوە دڵگرانم، پڕ بە دڵ داوای لێبوردن لە خوا دەکەم. 3 دەیەیە 30 ساڵە دەڵێم یا الله لێم ببووری، لەسەر تاوانێکی گەورەکە ئەنجامم داوە. پەنا بەخوا سوێندی بە غەیری خوا خواردووە؟ نەوەڵڵا. قەتڵی کردووە؟ نەخێر. دوور لە ئەو زینای کردووە؟ نەخێر. ڕیبای خواردووە لە بازاڕە؟ نەخێر. قۆڵی خەڵکی بڕیوە و غەشی لێکردوون کە متمانەیان پێی بووە؟ نەخێر. سوێندی بە درۆی خواردەوە توێتی خوا شاهیدە و خوا ئاگای لێتی بە ئەوەندە کڕیمە و درۆشی کردووە بەرامبەر کەوتوێتی خوا شاهیدە خوا ئاگای لێ بڕوای کردووە کەسی ئەم درۆی کردووە. ئەم تاوانە گەورەی کردووە لە بازاڕە؟ نەوەڵڵا. پزیشک بۆ عەمەلیاتێکی ناپێویستی بەس بۆ پارە لە خەستەخانە ئەهلیەکەی خۆیدا بۆ نەخۆشێکی داماوی بێ ئاگا کە هەموو ژیان و ماڵی خۆی خستۆتە بەردەستی پزیشکەکە عەمەلیاتی ناپێویستی بۆ کردووە؟ نەخێر. پشکنینی ناپێویستی بۆ نووسیەوە بۆ گیرفانی هەڵتەکێنە کە دەشزانێ پێویست نییە؟ نەوەڵڵا. بەهۆی پرۆژە و بەهۆی باخ و بەهۆی خانووی ئەوەوە ماڵی سەدان خەڵک کاول بوو ڕێڕەوی ئاوگۆڕا و لاپاو هەستا؟ نەوەڵڵا شێخ سڕی سەقەتی ئەوەشی نەکردووە. پەرلەمانتارە و بەبێ بوونی پەرلەمان 1 دانە ساڵە موچە وەردەگرێ، بێکار و عەتاڵ و بەتاڵ بەس موچە خۆرە؟ نەوەڵڵا ئەو گوناهە گەورەشی نەکردووە، ئەو حرامەشی نەخواردووە. جاش و جاسووسە و بە پلەی ئامرلیوا لە ماڵەوە خانە نشینە و لەسەر خوێنی شەهید و ئەنفال موچەی ئەم کوردستانە دەخوا؟ نەوەڵڵا. لە میراتە زوڵمی لە منداڵەکانی کردووە و بەشی یەکیانی زیاد دانەوە و یەکیانی بێبەش کردووە؟ نەخێر. لە میراتە حەپەلووشی بەشی خوشک و براکانی داوە هەمووی بۆ خۆی هەڵووشیوە و دەسەر خۆی تاپۆ کردووە، باوکی یارمەتی داوە؟ نەوەڵڵا. مەلایەکی کەڕولاڵی سەر مینبەری پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم، بۆ مەلا بە کەڕولاڵی دەتوانێت وتار بدا؟ بەڵێ بەڵێ بەڕێزان، کەڕولاڵ ئەوە نیە زمانی نەبێ، مەلای کەڕولاڵ ئەوەیە 30 ساڵە ئەو مینبەرەی بەرنەداوە، بەڵام 1 جار جورئەتی ئەوە ناکا بڵێ خەڵکینە لەم لافاوە سامناکتر ئەوەیە کە لافاوی گەندەڵی وڵاتەکەمانی برد. کوڕە ئەم لافاوە قەرەبوش دەکرێتەوە، بە ئیزنی خوا ماڵەکانیش گەرم و گوڕ دەبنەوە، خەڵک دەستێتەوە شوێنی خۆی و کار و کەسابەت و ژیانیش دەست پێ دەکاتەوە، بەڵام لافاوە گەورەکە 30 دانە ساڵ زیاترە ئەم کوردستانە دەبا لافاوی گەندەڵی. قەت گوێت لێ بۆ لە مامۆستای مزگەوتەکەت 1 جار ئەوە بڵێ ئەو مەلایە کەڕولاڵە. جاوە تاوانەکەی زۆر گەورەیە. خۆشی سڕی سەقەتی پەنابەخوا لەوانەی نەبووە، مەلایەکی کەڕولاڵ نەبووە. کەلوپەلی کارەبایی عادید لە سینەوە هێناوە بۆ وڵاتەکە بەهۆی پلاکێکی عادی تۆوە توایەوە و شۆرتی کرد و ماڵێک سوتەوە و خەڵکێک سووتان تێیدا؟ نەخێر، ئەوەشی نەکردووە. خواردنی کۆنی لە چێشتخانەکە و لە خواردنگەکەیدا داوە بە خەڵکی و ژەهراوی کردوون، والله هەیە بە مانگ حەب دەخوا بەس لە ئەنجامی ئەو برنجە کۆنە ئەو مریشکە کۆنە کە ئەو لە فرۆشە ئەو چێشخانەیە هەڵی گرتوتەوەی 2 ڕۆژ لەمەوە بەرەو گەرمی دەکاتەوە، بەس بۆ ئەوەی فڕی نەدا و زەرەرمەند نەبێ و پارەی تەواویش لە کڕیارەکە ببینێ، هەموو لەشی ژەهراوی دەکا و خوێنی ژەهراوی دەکا. ئەم تاوانەی کردووە؟ نەخێر، ئەم تاوانەشی نەکردووە. نیشتیمانی فرۆشتووە، گەلەکەی خۆی فرۆشتووە؟ نەخێر. ئەی لە چی تەوبە بکە؟ ئەی شێخ سڕی سەقەتی 30 ساڵە بۆچی دەفەرمێ ئەستەغفر الله، خوایە لەو گوناهە گەورەم خۆش بی؟ فەرمووی لەبەر ئەوەی 1 جار پڕ بەدڵ سوپاسی خوام کردووە. الله ئەکبەر. 1 جار پڕ بەدڵ وتم ئەلحەمدولله. 30 ساڵە بۆ 1 ئەلحەمدولله استیغفار دەکەم و داوای لە خۆشبوون لەخوا دەکەم. ئەو کاتێکەوە گەنجێک بە هەڵەداوان بەرەو ڕووی ماڵەکەم هات، پایانی زوو بوو بەرەو دوکان و بازاڕەکەم دەڕۆیشتم، وتی یا شێخ سڕی سەقەتی، بازاڕەکەی کە تۆ کار و کەسابەتی تێدا دەکەی و دوکانت لێ هەیە
لەو سەرەوە ئاگری گرتووە و یەک جار بازاڕەکە دووکەڵاوی بۆ هەموو کەلوپەلەکانی خەڵک سوتاوە، بەڵام نەگەیشتە لای تۆ کوژایەوە. دوکانەکەی تۆ سەلامەتە. کەوتی دوکانەکەی تۆ سەلامەتە، یەکسەر وتم ئەلحەمدولله، سوپاس بۆ تۆ یا ڕەب العالەمین کە دوکانەکەم نەسوتاوە. بەڵام بەخوا دەست بەجێ بە ئاگا هاتمەوە. چی؟ وتم ئەلحەمدولله لە کاتێکە ئەو هەموو بازاڕ و دوکانە سوتاوە، بە ئاگا هاتمەوە من چۆن موسڵمانێکم. ئەو تاقی کرایەوە بەوەی کەوا دوکانەکەی سوتاوە، من تاقی کرامەوە بەوەی کەوا دوکانەکەم سەلامەتە و ئاگرەکە نەیگرتەوە نەیسووتاند. بۆیە 30 ساڵ دەڵم خوای گیان لێم خۆش بە لە کاتێکە خەڵک سەرمایەکەی بوو بە سوتەمەرۆ فرمێسک بە چاویا دەهات، من دەستم بەسە دڵماهێناوەتم ئەلحەمدولله وەکو خەمی ئەو خەڵکە هی من نەبێ. بەخوا بەشێکی زۆری دوکانەکەم بەخشی بەس لە کەفارەتی ئەو ئەلحەمدوللهدا بەو دوکاندارانی کە هیچیان بۆ دەرنەچوو بوو. بەڵێ بەڕێزان، ئەمە هەمووی تاقیکردنەوەی ئێمەیە. ئەو ماڵانت بینی، ئەو زیان لێکەوتوانت بینی، بەهی خۆتت زانی یان وتت پەیوەندی بە منەوە نییە، بێخەم و بێباک بووی لە تاقیکردنەوەیەکی گەورەداین بەڕێزان. بەڵێ دوای 10 ڕۆژ، ئەمڕۆ کە 19/12/2025 هەمومان لە تاقیکردنەوە داین. ئیبن عەتاڵای سەکەندەری دەفەرمێ لە حیکەمەکانیدا، لێشێ لە حیکەمەکانیدا: إذا أردت أن تعرف عند الله مقامك فانظر فيما أقامك. ئەگەر دەتەوێ بزانی نرخ و پێگەی تۆ لای الله سبحانه وتعالى چۆنە، سیر کە خوا لە چیدا تۆ بەکاردێنێ، پێگەی تۆ چییە، ئیشت چییە لەم سەر زەویەدا. کەواتە تۆ بەرپرسیارەتی لەسەرە لە کاتی هەموو ناڕەحەتیەکدا بۆ موسڵمانان و هاوزمانیان و هاوژینانت. ئایا لەو کارە ساتەدا چیت کردووە؟ ئایا چ دەورێکت هەیە؟ ئەگەر دەورێکی خەمخۆرانت هەیە لای خوا نزیکی، ئەگەر بێباکی لە خوا دووری، بزانە بە پێی ئەو پێگەی کەوا لە کۆمەڵگادا کاری پێدەکەی، پلەی تۆ لای الله سبحانه وتعالى دیاری دەکرێت. بە تایبەت ئەوانەی کە خاوەنی پێگە و پلەن، ئایا بەزم و چەکوژ و کورسیگرن، یان بەڕاستی خزمەتکاری ئەو خەڵکن کە لەو سنوورە جوگرافیایەدا ئەمان لیان بەرپرسن. بەرپرسی شارەدەیەکە، شارۆچکەیەکە، پارێزگاری شارێکە، بەرپرسی شارەوانیەکە، بەرپرسی بەڕێوەبەرایەتی پەروەردەیەکە. ئەمانە هەر یەکە لە ئاستی سنووری دیاریکراوی جوغرافیای خۆیدا دوو جۆر خاوەن پلە و پێگەمان هەیە. بڕواتان هەبێ هەیە بەس کورسیەکەی داگیر کردووە، هەیە بەس کورسیگرە و موچە کوژە، سەری مانگ موچەکەی خۆی بە فولی وەردەگرێتە هەموو موچەی باڵان هەیە ئەوانە، و کورسیەکەشی حەد دەسوڕێتەوە بە دەوری خۆیدا، ڕۆژ تا ئێوارە بۆ ئیمزایەکی سارد و سەر خۆی دێنێ و دەبا و جۆلانەی پێدەکە. بەڵام کەمتەرخەم ئاگای لەوە نییە چ کارە ساتێک بەرەو ڕووی ئەم وڵاتە، بە تایبەت ئەو شوێنەی کە ئەو لێ دەسەڵاتدار و فەرمان ڕەوایە. دەست لە کارکێشانەوە گەورەیە. بەشێک لەو بەرپرسانەی سنووری چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و ئەوانە خۆیان دەستیان لە کارکێشایەوە، وازیان لە پۆستەکەیان هێنا. دەست لە کارکێشانەوە گەورەیە، دانان بە هەڵەدا گەورەیە. بەڵام خۆزگە دوای لافاوەکە نا، بەڵکو هەموو کات پێش ڕوودانی لافاو، پێش کەوتنەوەی ئاگری ماڵ وێرانکەر، پێش ئەوەی بت لە غازێکی LPG کە لە سەربانی زۆربەی ماڵەکان هەیە و بڕواتان هەبێ خوا پەناماندا بە گەورەی خۆی، وەڵڵی هەموو ژیانمان لە مەترسیدایە. پێش ئەوەی بتڵێک غاز بتەقێەوە خۆی لەو ماڵە بە ڕێزانی سلێمانی ساڵانی پێشوو بینیمان چ کارە ساتێکی نایەوە. پێش ئەوەی کەوا خەڵکێک لە ڕێگاوبانێکی سەقەتا ببێ بە قوربانی و کەم ئەندامی سەر جێگا ببێ و منداڵ هەتی و ببێ و ئەو هەموو زەرەردە گیانی و مادیە بکەوێتەوە، ئەبێ بەرپرسی ئەو شوێنە و پەیوەندیدار بەو کارە داوا لە حکومەت بکە، بڵێ حکومەت دەسەڵات دارانی سەروی خۆم ئەوە دەیخەمە بەرچاوتان، شارەکەم مەترسی لافاوی لەسەرە،
سنوورەکەم مەترسی ئاگرکەوتنەوەی لەسەرە کوا ئاگر کوژێنەوە کوا فڕۆکەی فریاکەوتنی ئاگر کوژاننەوە ئەم ڕێگایە ئەوە چەندەها کارەساتی لێ قەوما لە فڵان هەیە لۆفەی مەرگی پێ دەڵێن هەیە ڕێگای مەرگی پێ دەڵێن خەڵک هەر بەگاڵتەوە ناوی دێنێ ئەوە چەندەها خەڵک بوونە قوربانی و کەم ئەندام بوون و بوونە خاوەن پێداویستی تایبەت ئەوە ئەو شوێنە کە غازی تیادا دەندرێ من قبول ناکەم هەروە هەر کەسێ ڕاست بێتەوە بۆ ئەوەی خاتوونی ماڵی بەنەوە تێکردنەوە لە حەوشەدا ماندوو نەبێ بتڵێ غازی چەند مەتری بخاتە سەربانەکەی لە کاتی لێچوون و تەقینە نەک ماڵی خۆی و ماڵ و منداڵی خۆی تەواوی گەڕەکەکە ئەگە قوتابخانەیەک لێی نزیک بێ مزگەوت هێلگایەک نزیک بێ نەخۆشخانەیەک لێی نزیک بێ بەدەیان خەڵکی کە دەکا بە قوربانی بەخوا ناهێڵم بۆ ئیسراحەتی خۆت و بەرژەوەندی خۆت ئەو ئاگرە بەریتە سەربان حتا تەواوی دڵنیایی نەدەی حتا لە ڕێی لیژنەی پسپۆڕەوە هەڵسەنگاندنی بۆ نەکرێ و 2 مانگ 3 مانگ جارێک پشکنینی بۆ نەکرێ ڕێگەت پێ نادەم ئیمزاد بۆ ناکەم ئۆتۆمبیلی غاز هەڵگرەکە بەرپرسیاری دەکەوێتە ئەستۆکە غازت بۆ تێکا لە سەربانەکە ئەگەر ئەمانی بە سەر و خۆی گەیاند وتی ئەم مەترسیانەکە هەیە بەڕێزان بەدەستی خاڵی ناکرێ ئامێرم بۆ دابین نەکەی بودجەم بۆ دابین نەکەی سەدم بۆ دروست نەکەی بەربەستی لافاوم بۆ دروست نەکەی ڕێگری لە تەجاوزات نەکەی باخی فڵان مەسئول نەڕوخێنی حوشەکەی پێ نەبەیتە دواوە تەجاوزەکە لا نەبەی شارەکە وێران دەبێ ئاوا وەکو چەمچەماڵ و تەکچێ و شۆڕش و پیرەمەگرون و ئەوانەی لێدێ ئەگەر ئەمەی جواب نەدرایەوە بێ لەسەر شاشەی تیڤی لە پەیجی خۆیەوە بڵێ هاو نیشتیمانیانم خەڵکە خۆشەویستەکەم من لێپرسراوی ئەم شارەی ئێوەم ئەم شارۆچکەی ئێوەم ئەوە بڕیارمدا کە دەسەڵاتم نەبێ وڵامم نەدرێتەوە ئێوە چاوەڕێ دەکرێت کارەساتێکی دڵتەزیان ڕوومان تێ بکە مادام سەر و خۆم هیچم بۆ دابین ناکە ئەوە دەستم لە کار کێشایەوە ئەڕۆم لە ماڵی خۆما دادەنیشم بەرپرسیارەتی دنیا و قیامەتی ئەو خەڵکە هەڵناگرم ئەوە مەردایەتیە بەڵام واللهی پێم شک نایە ومێدەوارم من هەڵە بم سوێندم لێ نەکەوێت لەوەی کە نەمبیست بێ ئەگە بیستان لە دواییدا لە ڕێی پەیجەکەی خۆمانەوە یان بۆ خۆتان کۆمنتی بۆ بنووسن کەسێکمان پێ بڵێن بزانین چ بەرپرسێک لە ناحەیەکەوە حتا سەرۆکی هەرێم یەک جار لەبەر بەرپرسیارەتی گشتی دەستی لە کار کێشابێتەوە توێتی ئەم کارم پێ ناکرێ ئەمڕۆ هەرچی بەرپرسی باڵای ئەم هەرێمی کوردستانە هەیە ئەبێ هەز بە شەرمەزاری بکە ئەبێت داوای لێبوردن لە تاک بە تاکی هاوڵاتیانی ئەم وڵاتە بکە بەتایبەت سنووری چەمچەماڵ و دەوروبەری و پیرەمەگرون و بازیان و گەرمیان و کەلار و هەروەها هەر بە داوای لێبوردن و بە هاوخەمینا بڕیارێکی بەهێز و بەپێز بدرێ بۆ بنبڕکردنی ئەو کارەساتانە ئەوە چەندجەها جار لافاو دووبارە بۆ ئەبێ بڕیارێکی بەهێز تند و بەپێس بەدەستی پڕەوە ئەی بودجەی وڵاتە بۆ چییە ئەم پارەیە بۆ چییە جارێککە لافاو لە شوێنێکە ئەو بەو شوێنانە هەستایەوە و دووبارە بۆ خەڵک زیانمەند بوو ماڵی تەڕ بوو کۆگای تەڕ بوو دوکانی ئاوبردی ئەبێ قبول نەکرێ ئەبێ خەڵکیش لێیان قبول نەکە بەڕاستی ئەمڕۆ هەمومان ناڕەحەت بووین ئەو خەڵکە بەڕێزەی کە لە چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و پیرەمەگرون و بازیان و گەرمیان و کەرکووک کە زۆربەی هەرە زۆری ئەنفال لەوانە کراوە ئەو هەموو خاوەن ئەنفالە و لەو چەمچەماڵ و تەکیە و شۆڕشە ماڵێک هەیە ئەنفالی نەبێ لەو پیرەمەگرونە کەم بنەماڵە هەیە بەس خۆی دەرچووە کەسی بۆ دەرنەچووە هەمووی ئەنفالە ئەو هەموو شەهیدە قارەمانە توخوا دەبێ ئەوە حاڵی خەڵکەکەی بێ لەسەر تەلەڤیزۆن منداڵەکەی فرمێسک بە چاویا بێ پیاوێک بە ڕیشی سپیەوە لەبەر نەبوونی و نەداری خۆی بگری کوڕە بەخوا زۆر شەرمەزاریە لەسەر کانیەک بی ئاژێڕێک ئاوی پاک و خاوێنی لێبێتە دەرەوە تۆ لەسەر کانیەکەوی لە تینوانە بگریەی بڵێ ڕەحمەتی خوا لە خێرخوازان لە سەرمایەداران لەو کار بەدەستە بێ بە زەی پێماندا دێتەوانێ و پەرداخی ئاوم دەداتێ خۆم و منداڵەکانم خنکاین ئەخ تۆ لەسەر کانیەکە دانیشتووی هەر ئاوا بکەی بەدەست ئاوی لێ هەڵدێنجی بەڵام منع بکرێ بڵێن نابێت تۆ لەو کانیە بخۆیتەوە ئەخ زۆر عیبەیە زۆر جێی سەر سوڕمانە دەی ئەو چەمچەماڵ و شۆڕش و تێکی و ئەوانە وەکو ئەو کانیە بەڕێزان وا لەسەر نەوت و غاز دانیشتون بۆڕی غازەکە گەیشتۆتە توران و تورکیا و نازانم کوێ
هەموو وڵاتانی دنیای گرتەوە کەچی تۆ چاوەڕی دەبەیەک نەوتی بیزلیتریبی لەگەڵ سۆبایەکە بێن منداڵەکانت بۆ گەرمکەنەوە فرمێسک بە چاوی ڕیشسپیددا ژنی سەربەرزی ئازیز ئەو ژنانەی کە ئێستا چوونە تەمەنەوە و دەگرین لەسەر ئەو تەلەڤیزۆنانە و دەیانهێنە سەر شاشە ئەوانە بوون کە دوای ئەنفال لە دەستچوونی ئازیزەکانیان دەستگیرانەکانیان برا و باوکیان سەریان بۆ ڕژێم شۆڕ نەکرد بە عیزەتەوە بە دەستکەنە بە بەردکۆکردنەوە بە چنگەکڕێ بەنانکردن بە کۆڵبەری منداڵەکانیان پەروەردەکرد ئێستاوە خەریکە جارشکە لە نەبوونیدا لە بێحاڵی لە بێوەزعی لە بێماڵی خۆیاندا دەگرین واللهی شەهیدەکانی کوردستان ناڕەحەتن مامەڕیشەی قارەمان شەهید مامەڕیشەی فەرماندە و سەرکردەی دیاری کوردستان لە گۆڕەکەیدا ناڕەحەتە ببینینی هاو نیشتیمانیانی خۆی غەدرە لە خوێنی ئەو شەهیدانە خوێنی ئەفسەری ئاسایش کاک ئاکۆ سابینیشی هاتە سەر کابرایەک کە ئێمە ئاشنایەتیمان لە نزیکەوە لەگەڵی نییە بەڵام هەموو بینیمان خەڵک چەند بە پەرۆش بوو بۆ گیان لەدەستدانی چنەگبەتیەکە کوردێک بکوژێ لە کاتی دابشکردنی کەلوپەلێکدا کەلوپەلێکی ئاسایی کە ئەو بەبێت چەکیش چۆ بۆ ڕێخستنی خەڵکەکە بۆ دروست نەبوونی فەوزا ئەو کاک ئاکۆیە ئەلحەمدولیلا خەڵک چەند بۆی بە پەرۆش بوو مامۆستای ئیمامی مزگەوت هۆن لەسەر نوێژی جەنازە فرمێسکی بۆ دەباران ئەو خەڵکە شاهیدیان بۆ دەدا دەیانگوت لەو بنکەی ئاسایشەی کە ئەو لێ ئەفسەر بووە و ئێشک گر بووە لە خەڵکی پرسیوە کە لەسەر کارێکی نایاسایی گیراوە وتوێتی نوێژ دەکەی وتوێتی بەڵێ وتوێتی ئافرین مادام نوێژ دەکەی ڕوو لە خوای وەرە بە موبایلەکەم قسە لەگەڵ ماڵەوەتان بکە وەرە تەلەفۆنی ئاسایشت دەدەمێ قسەی پێ بکە کە وتوێتی نوێژ ناکەم وتوێتی وەرە فێری نوێژکردنت دەکەم وەرە ڕوو لە خواکە وەرە ئەهلی دین بە وەرە تاعەت بووە چەند جوان بۆ لێی دەگێڕنەوە ڕۆژانە دوای دەوامی ئاسایشی خۆی چۆ خزمەتی مزگەوتەکەی کردووە تەواڵێتەکانی شتۆ فەرشەکانی ماڵیوە بەڕێزان ها خەڵک چەندی خۆش دەویست إن شاء الله ولا نزكي على الله أحدا بلام زماني خلق قلمي خالقة إن شاء الله لا يخوش باي برزة بداخل وبنا حقنا روات يداتشو شوار كسي ناس داري بيباو قبو بله هر كسيق لقل إسلام بخواي قول عزتي داداته هر کەسێک لەگەڵ خوا بێ لەگەڵ مزگەوت بێ ئەهلی قیبلە بێ ئەهلی نوێژ بێ واللهی لە هەر پێگەیەکا بێ ئاسایشە پێشمەرگەیە فەرمانبەرە بەرپرسی وڵاتە ئەوە تا مامەڕیشە چونکە کاتی خۆی ئەهلی نوێژ بوو خۆ هەزاران شەهیدی وا قارەمان لە وڵاتەدا هەیە بەڵام ئێمە بەردەوام خەڵک خۆشەویستێکی تایبەتی بۆی هەیە لە گۆڕەکەشیدا ناڕەحەت دەبێت کە هاو نیشتیمانیانی چاو بە فرمێسک بن لەسەر ئەو کانی نەوتە لەسەر ئەو غازی وڵاتە کە ئەو شۆڕشی بۆ ئەم دزوی فزیە نەکرد بەداخەوە چونکە ئەهلی تاعەت بوو لە جەنگی شانوێژەکانی دەکرد ئەهلی سەر بەرماڵ و دەست و داویان پاک بوو هەموو خەڵک خۆشی دەوێت ئەو کاک ئاکۆ ڕەحمەتیە چونکە ئەوە تامە بۆ باسی دەکەین لە مزگەوتی خۆمانەوە لە ماڵی خۆمانەوە کە دەبوو حکومەت ڕێگا بدە ئەم وتارە لە مزگەوتا لە بەرچاوی موسڵمانان بخوێنینەوە ئەرێ ئەم موشانە چمە ترسێکیان بۆ سەر حکومەتی هەرێم و وەزارەتی بەناو ئەوقافی هەولێر هەیە وەڵڵا نازانم بەس ئەلحەمدولیلا چونکە ئەوەندە گەندەڵن زیڕیان کردووە لە هەر وشەیەک کە ئەم میلەتە بەهۆش بێنێتەوە ئینسان کە پیس و دز بوو لە هەموو وشەیەکی حەق دەترسێ وە لە هیچ شوێنێک ناهێڵن بەڵام ئینشاءڵڵا لە ماڵی خۆمانەوە دەنگمان هەر دلێرتر و بێرتر دەبێت ڕەحمەتی خوا لەو کەسەی کە لەگەڵ دینی خوایە ئەوەتانێ خەڵکت فێری نوێژ دەکرد ڕێز لە نوێژکرد دەگرت لە دوای مردن خەڵک ڕەحمەتت بۆ دەنێرێ ئەگەر ئاسایشێک بوایە خوا نەخواستە لەسەر نوێژکردن لە خەڵکی بدایە لەسەر نوێژکردن لە گرتوخانەکەدا لە گرتوویەکی بدایە لە سجنێکی بدایە ئێستا خەڵک نەفرەتیان لێ دەکرد دنیایەکی فانیە و هەمومان دەڕۆین و هەمووی لێپرسینەوەی لەسەرە ئەم کار و کردەوانە ئەو دیمەنەی کە دەیبینی بێباک و بێخەمی یان خەمبار و دەستباری واللهی لە دوای مردن و قیامەت دێتەوە ڕێگامان یا الله یا إله العالمین بەڕەحمەتی خۆت ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی یا ڕەبی خوا لە گوناهێکی گەورەمان خۆش بی کە دیمەنێکی پڕ ئەسرین و حەسرەتمان بینی بێ بەڵام فرمێسک بە چاومانە نەهات بێ بەڵام پەنا بەخوا دڵمان غافڵ بوو بێ و غەمبار نەبوو بێ یا ڕەبی خوا لەو گوناهە گەورانەمان خۆش بی یا ڕەبی خوا بێ بەهانا و هاواری هەموو لێ قەوماوێکەوە
یا ڕەبی خوا ئەم وڵاتەمان لە هەموو ئافاتێک بپارێزی، لە هەموو نەخۆشیێکی خراپ بپارێزی، لە هەموو بوومەلەرزە و لافاوێک بپارێزی، ئەوانەی زیانمەند بوون یا ڕەبی خوای پەروەردگار قەرەبوویان بۆ بکەیەوە، ماڵیان ئاوەدان بکەیەوە. یا ئیلاه العالەمین، یا ئەڵڵاه، هەر کەسێک دەستی کرد بە گیرفانیا بە پێی توانای خۆی ماڵێکی دڵخۆش کرد، ماڵێکی ساد و سڕی گەرم کردەوە، ماڵێکی بێڕایەخی پۆشتە کردەوە، منداڵێکی دڵشکاوی ئاش کردەوە، یا ئیلاه العالەمین بە گەورەی خۆ لە بەهەشتا بۆی قەرەبووکەیتەوە، لەم دنیادا هەزار ئەوەندەی پێ بەخشی، لە بەڵاو موسیبەت خۆی ماڵ و منداڵ و شەریکە و کۆمپانیای پارێزی. یا ڕەبی خوا بەرەکەت بخێ لە کەسابەتیەوە، چاکانمان زیاد کەی، خراپانمان هیدایەت بدەی. آمین 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 والحمد لله رب العالمين.